پیغمبر صلی الله عليه وسلم افرمي خوای تبارك وتعالى افرمي حديث قدسي خوای گەورە افرمي أنا عند ظن عبدي بي فإن ظن بي خيرا فهو خير له وإن ظن بي شرا فهو شر له. خوای تبارك وتعالى افرمي ئەمن لای گومانەکانی بەندەکانم ئەگەر بەندەکەم عەبدەکەم گومانی باشی پێ بردم ئەوە باشەی لەگەڵەکەم، ئەگەر گومانی خراپی پێ بردم ئەوە خراپە لەگەڵاکەم. گومانی باشە ئەوەیە کەوا تۆ بڵێ کەوا خوای گەورە منی خۆشەوێ، کەوا خوای تبارك وتعالى مەسلحەتی منی ئەوێ، کەوا خوای تبارك وتعالى ئەزانێت لە چ کاتێک پێویستن بەو دوعایە هەیە کەوا لۆم جێبەجێ بکە، کەواتە ئەو گومانی باشن. هەر وەکو کە گوتراوە ئەڵێن ئەگەر خوای گەورە هەر شتێکی پێبەخشی ئەوە نیعمەتە، ئەگەر خوای گەورە هەر شتێکی لی تەخیر کردی ئەوە حکمەتە، کەواتە خوای تبارك وتعالى تەخیرکردنی دوعایەکان و تەخیرکردنی داواکانی عەبدەکانی حکمەتێکی تێدا بۆ دائەنێتن. ئاگادار بن لەبەرەوە خوای گەورە ئێمەی خۆشەوێ و ئەو مەسلحەتی ئێمە باشتر ئەزانێ. ئەگەر زەنی خراپ گومانی خراپ بە خوای گەورە ببین، بۆ نمونە بڵێن خوای گەورە دوعاەکانم قبول ناکە لەبەرەوەی زۆر لە مێژە دوعاکەین، ئەو گومانی خراپە، خوای گەورە ئەفەرمێ ئەوە بەو شێوەیە دوعاکانی قبول ناکەم. لەبەرەوە زەنی چاکە بە خوای گەورە ببین، گومانی چاکە بە خوای گەورە ببین لۆ ئەوەی خوای گەورە یەکێک بین لە خۆشەویستانی ڕەب العالەمین. بۆ نمونە بزانە کەوا تۆ خۆشەویستی خوای گەورەی، ئەگەر ئێستا هەندۆسی بیت، مانگا پەرست بیت، مشک پەرست بیت، خۆ بتپەرست بیت، ئەگەر بڵێن لە سەدەی 21 2 ملیار و نیو زیاتر خەڵک ئێستا بتپەرستە، بوزا پەرستە، بتپەرستە، لەوانەیە باوەڕ نەکەین. لە سەردەمی تەکنەلۆجیا و حلم و شەهاداتی ئێستا 2 ملیار و نیو خەریکی بتپەرستین. باش نییە تۆ خوا پەرستیت؟ شکرانی خوای گەورە بکە لەسەر ئەوە کە خوای گەورە خۆشەویستیت لەنە ئەو هەموو خەڵکە تۆی کرد بە کەسێکی مسلمان و خواپەرست و قیامەتی لە دەست نەدایت. بەڵام ئەگەر بێت و مولحید بوای باوەڕ بە هیچ خوایەک نەبایە، ئیتر خۆ دنیا و قیامەتەکەمان ڕۆیشت بوو. گومانی خراپ بەرگیز بە خوای گەورە مەبە، بەردەوام لەسەر باشە بە ئەوەی باشەش بێتە ڕێگات. بەخواتان نەسپێرە.